ئاڕاستەکان لەگەڵ محەممەد نووری. سڵاوی محەمەنووریتان لێبێ. دوێنێ چی ڕوویدا لە پەرلەمان؟ ئینقیلابکردن و هەوڵدان بوو بۆ بچووکردنەوەی پارتی وەک هەندێک لە سەرکردەکانی پارتی ڕایانگەیان، یان گەڕانەوەی مانا و هەیبەت بوو بۆ پەرلەمان وەک هەندێک سەرکردەی لایەنە بەشداربووەکانی پەرلەمان دەیانوت. دوێنێ چی ڕوویدا لە پەرلەمان؟ هەوڵدان بوو بۆ لێدان لە پارتی و گەیاندنی ئەو پەیامەی ئیتر بەسە دەسەڵات، یان هەوڵدان بوو بۆ ئەوەی ئەم وڵاتە تووشی بۆشایی یاسایی نەبێت. دەپرسین ئایا مەسەلەی سەرۆکایەتی هەرێم بەکوێ دەگات؟ ئایا بە سازان پارتی بەرزانی دەکاتەوە بە سەرۆک، یان پرۆژە و نەخشەیەکی تری هەیە؟ دەپرسین مانگی هەنگوینی نێوان هێزەکان بێژگە لە پارتی تا ئەو کاتە بەردەوام دەبێت کە بەرزانی لەسەر کورسی دەسەڵات بهێن نەخوارێ، یان هاکە هەر هێزە و بە سازان لەگەڵ پارتیدا ڕێک دەکەوێت؟ چاودێرێکی سیاسی دەپرسێت و دەڵێت بۆ پاراستنی یەکڕیزی بۆ بەرزانی دەستبەرداری پۆستەکەی نابێت. ئەندامێکی سەرکردایەتی پارتیش لە دیدارێکیان لەم کەناڵەدا ڕایگەیان پارتی بە هیچ هێزێک بچووک ناکرێتەوە، دەشزانین چی دەگوزارێت لە پشت ئێمەوە. ئەجیندایەکی دەرەکی و ناوخۆیی هەیە بۆ دژایەتی پارتی. پرسیارە گرنگەکە ئەوەیە پەرلەمان چی پێدەکرێت؟ چارەنووسی سەرۆک لە پەرلەمان بەپێی پرۆژە یاساکان دیاری دەکرێت، یان لە دەرەوە سازان خاڵ لەسەر پیتەکان دادنێ؟ بۆ گفتوگۆکردن لەسەر ئەم مەسەلەیە میوانداری هەرێک لە بەڕێزان بێستون فایق ئەندامی پەرلەمان لە فراکسیۆنی گۆڕان، سپاس کاک بێستون. زۆر سپاس کاک. هەروەها ڤەمان فەیسەڵ ئەندامی پەرلەمانی کوردستان لە فراکسیۆنی پارتی دیموکراتی کوردستان، سپاس کاک. زۆر سپاس بۆ ئێوەش. پاش کاتژمێرێک ئێوە بڕیار بدەن بەشێک لە ڕاستی لای کامیانە. سەرەتا کاک ڤەمان لە جەناب دەپرسم دوێنێ چی ڕوویدا لە پەرلەمان؟ دیارە دهی پەرلەمانی کوردستانی چوارچێوەی بەرنامەی هاتیە داڕشتن و طبیعی هەمی هەفتیا تێتن داڕشتن ئەوە و کۆمبینێک تێتن کردنێ جال سەر هەندێک بابەتێن دەست نیشانکردنی گۆڕ پەیرەوێ ناوخۆیە پەرلەمانی ئەوە و هاتیەکردنە دهیت ناوە پەرلەمانی کوردستانێدا ئەو بیک و خواندنەوەیکێ بۆ هەندێک پرۆژە یاسا هاتەکردنێ. بەس بۆ هەندێک و بۆچی پارتی بەشداری نەکرد vê کۆمبینێدا دیارەمە هەندێک سەرنج و تێبینین خوێن یاسایی و سیاسی و تەوافەقی سەر هەبینش بەر هەندێکی پارتی بەشداری نەک بایکۆت کرد بەڵکو بەشداری توێ کۆمبینێ نەکرد. ئەو سەرنجێن تێبینی تێبینیەوە چی بوو؟ سەرنج و تێبینیت ماوەکو پارتی دیموکراتی کوردستان ئەم هەمید زانین و دوو حالەتەدا پرۆژە یاساتێن پێشکەشکردنێت. حالەتێکیدا ئەگەر نەقسە قانونی هەبێت، حالەتێکیدا ئەگەر تەفەرەغا قانونی هەبێتن. ماوەکو پارتی دیموکراتی کوردستان و ئازادزانمژی هەمی هەواڵبەندێرمەیەن یەن دیتر هێزین سیاسی ئەوە کوام هەمی زانین کولڤێرە ما فەرەغا قانونی نیە چونکی تە یاساکە ساری المەفعول نەخێر فەرەغا قانونی نیە چونکی تە یاساکە ساری المەفعول هەیە یاسای ژمارە ئێکا ساڵە 2005 باشە ئەگەر ئەم بێژین کومە نەقسە قانونی هەیە وەسە پارتیا نەخێر ئینقلاب نەبوو. کاک محەممەد ڕجایەتکین و NRT بحەستێک مەسئولیاتانە هەندێک وشا بکارناینەتن یعنی بکارئینانە وشا ئینقلابی سەرپارتی یان سەرهێزەکە دیتر یا سیاسی کارتێکردنەکە نێگەتیڤ سەردەرۆنی خەڵکێ دروستت کردن ئەگەرنە بۆ یعنی ئینقلابە یعنی بڕێوە چوونە کارێکی ناو پەرلەمانیدا بۆچی ئینقلاب بتن یان ئەنجامێکی دروست بوو کارێکی دروست بوو کە ڕوویا لە پەرلەمان آخر برسف نه او بلی و نه ایه برسف هندی اکو سرنج باشه سرنج هنه آنه کاری که دروست برویده ام سرنجت خوب دینا دیار کرنه اگر ما کاری که درست و شرعی بتن رنگ مجی وکی همی هوا خوب کاری که درست و شرعی بو اگر ما وصادیت با امش دبشتری کیم بس ندیتنا ما بوید ندرستی چیه و کاری چی ندرست بو بوی برجایت کاک محمد ما ندرستی و چیه هندک سرنجت یا سایی ما سرفه مسئله هنه ما وصاد امد بینین کو حتی نوکه هرما کردستان یا الجیر چترا توافق کا سیاسی نافبر همی هزوس لاین سیاسی کردستان کاری چی درست بویانه کواتا امی که توی علی بالا اگر کاری چی شرعی و درست بو اما برجداری ما نکرد کواتا کاری چی ندرست بو بوی برجایت نکرد دیفوان سرنجین مهین باشه سرنجتان هی لسری بله بو چی سرنجتان هی سرنجت ما سرنجت یاسائینه ما گویی ما دو حالت دایاسات تیم پیشکش کنیم یا خودم پروژه تانیه خودم پروژه تانیه و چاوری پروژه‌کانی کسیش نکن قبول پروژه‌کانی تریش نکن نخیر وصانینا نه اوکو قبول پروژه تانیه آخر پروژه چیه دینانا دو حرفات سر ورقه که یام پروژه اوکو توافق امانی که هاتون پروژه نبینا پروژه سببی چیه یعنی سبب ام پروژه‌ای که پیشکش کراوه یشیتی
گۆڕان لایەنەکانی تر کە پێشکەشیان کردو ئەمە تەنها پیتی سەر بوومە ئەگەرمە پرۆژە هەبە بوومە ئەگەرمە پرۆژە هەبە ئەمژی چیان مەسەلەن باشەکەس بۆ دەبێتن تۆ vê پرسیارێ باشە بۆ زۆر باشە زۆر چاکە ئەوەی ڕوویدا لە پەرلەمان دوێنێ چی بوو؟ سڵاو بۆ ئێوە بۆ کاک بەمان و بۆ بینەرانی بەڕێز دوێنێ دانیشتێکی ئاسایی و یاسایی پەرلەمانی کوردستان بوو ئاسایی بۆ مانایی کە لە وەرزی گرێدانی خۆیدایە یاساییش بۆ مانایی کە ڕێکارە ئوسوڵەکانی خۆی بڕیوە ئەوەی کە بۆ هەموو دانیشتێکی پەرلەمان پێویست یاسایی بوو بەڵێ ژمارەی پێویستی یاسایی بوو سەرنجت خۆت یاسایی بدین یاسایی بوو سەرنجت خۆت یاسایی بدین یاسایی بوو سەرنجت خۆت یاسایی بدین ئەف پرۆژە یاسایی و هاتیە پێشکەشکردن بۆ هەموواتکردن جواب یاسایی بوو یان دوێنێ دانیشتەکە بەرسەبە بەلێونە نایەتن باشە یاسایی بوو یان دەبێتن ڕۆیات بۆ خەڵکی یاسایی چۆنە یاسایی دانیشتێکی پەرلەمان پێویستە ژماری پێویستی ئەندامان ئامادە بن پێش 48 کاتژمێر بەرنامەی کار و پرۆژانەی هەن کە ئەندامانی لێ ئاگادار بکرێتەوە پرۆژەکان ڕێکاری قانونی خۆی ببڕێ ئەگەرمە بەس ئەمەیە بڵێ بەمانای کەلیمە بەرنامەی کار دانیشتنەکەی دوێنێ یاسایی بوو بەڵێ یاسایی بوو بەڵێ بەڵام ئاساییش بوو بۆمانە بۆچی بێ حزوری پارتی ئێوە لە کاتێکا کاک بێسون بەڵێ بۆ هەموو شتەکان بە تەوافقی سیاسی کردوتانە بۆ پشکەکان یانی تەنانەت بۆ چوونێک ئەڵێ تەنانەت لەسەر مدیر ناحیەک ئێوە دانیشتون و سازاتان کردو و مناقەشەتان کردو هەموو لایەنەکان ئەوەی بەتایەتی بەشدار لە حکوومەتی هەرێمە ئەم بنکە فراوانەدا پرسیارەکەوێ باڵام لە مەسلەیەکی وا گرنگدا بۆ پارتی پژگوێ دەخەن نانا کەس هیچ لایەنێک پژگوێ نەخراوە ئەمە ڕێکارێکی ئوسوڵی قانونی کاری پەرلەمانیە ینی ئەتوانن حڕن ئەوان دێنە جەلسەوە بایکۆتی دەکەن بە دڵیان نێ ئێمەش لە سەردەمی معارەزەی خۆمانە چەندین جار بایکۆتی دانیشتەکانمان کردو دوو هەفتەی ڕابردوو فراکسیۆنە ئیسلامیەکان لەسەر مەسلەی قەرزەکە بایکۆتی دانیشتەکانی پەرلەمانی کرد بایکۆتکردن لەخوان بپرسە بایکۆتکردنی دانیشتەکانی پەرلەمان بە حاڵەتی ئاسایی دەبین ئێستا پرسیار لە خۆیانە پرسم ئێوە چیتان دەبێت وازحە ئێمە زۆر وازحە لە پرۆژەکانمانە هاتووە ئێمە دەمانەوێ سیستەمی سیاسی لە هەرێمی کوردستان مادام دەستورمان نیە ئێستا و مادام سەرۆکی هەرێم داوای ئینتخاباتی کردو و کۆمیسیۆن دەڵێ ناتوانم بیکەم و دوومانگی داهاتوو ئێمە دەکەوینە فراغی قانونیەوە ئێمە پێمان وایە ئێستا لە ئێستادا دەرگایەک دەرەچەیەکمان بۆ دەربازبوون لەو فراغە قانونیە داناوە لە ڕێگەی پرۆژە یاسا و لە ڕێگەی ڕێکارە ئوسوڵی و قانونیەکانی کاری پەرلەمانی بێتەوە بە سەرۆک یاسا چی دەڵێ من بە تۆڵم یاسا باشە من بە تۆڵم ئێوە لەگەڵەوەدا باشە یاساڵێ چی یاسای سەرۆکایەتی هەرێمی کوردستان دەڵێ سەرۆکی هەرێمی کوردستان ئەمە وازە هەموو کەسێک دەیزانێت دوو دەورە بوو هەیە دەکاتە 8 ساڵ لە خولی ڕابردوو 2 ساڵی دیکە بۆ بەڕێز بارزانی درێژ کراوەتەوە کەواتە ئەمە قسەی من نییە یاساکان دەڵێن بەڕێز بەرزانی لە دوای تەوابوونی ئەم 2 ساڵە بۆی نیە سەرۆکی هەرێم بێت ئەمە قسەی من نییە ڕێی بڵێن یاساکان وا دەڵێن هاوڕێ یاساکە کۆتایی دێ لە مانگی هەشت کۆتایی دێت خۆی بژێتەوە بەپێی یاساکان بەرزانی بۆی نییە خۆی کاندید کاتەوە خۆی بژێتەوە بەڵام ئێوە دایمەش دەڵێن سوورن لەسەرەوە بە ئەندام پەرلەمانتان زۆربەی سەرکردەکانتان زۆربەی کە ئێمە تاکە کەس بۆ ئەو پۆستە بەرزانیە جارێکێک محەممەد بەری ئەم بێ سەروی مەسلێک و بۆی مەوزوع بکەین مەوزوعکی بارزانیاتی و تنێ شخصی بارزانی و گیردین دەبێتن ئەم وێ چارچێ دیر بکەین و وێ غەدر جەنابی سەرۆکی بارزانی ژینێکی ئەم ئەگەر ئەم وێ بین ئەم وەک ئەم ئەفەرسێکە ئەگەر ئەم بێن مناقشە خۆ تنێ تەرکیزە سەر هەندێک بکەین و جەنابی و بگیردین ئەمە دوێ مناقشەدا دەغەدرێکین بۆ خلافە پارتی یا کولگەل هەمی لایەنێن دیتریە سیاسیین خلافەکە قانونی بیە چارچێوێ بابەتێکی کوڕەهەندێکی نیشتیمانی و نەک تابعەکی دستوری بەلکو سڵ بێ یاسا دستوری هەی ژبەر هەندێک پارتی پرۆژێ خۆ پێشکەش نەکردیە پارتی ئینتیزارە هەندێک کریە و بەردەوام ژی داخوازی هەمی لایەنەکریە و ئەوی بابەت مادەم بابەت سڵ با دستوریە مادەم تابعەکی دستوری هەیە دەبێتن پارتی پێشکەشی نەکردو ئەمە مبارڕێکی باشە بۆی پارتی نەخێر من 8 مانگ پێش ئێستا ئەگەر هەڵە نەبم چوومە لای کاک جەعفەر ئیمینیکی باڕێزی جێگیری سەرۆکی پەرلەمان و منش ئەندامێکی ئەو پەرلەمانی کوردستانم چوومتم کاک جەعفەر برادێکی پەرلەمانتاریشم لەگەڵا بوو بۆ هەندێک ئیشکاری ئیداری چوون وتم 8 مانگی داهاتوو ئێوە چیەکەن ویلایەتی کاک مەسعود کۆتایی دێ ئێوە خۆتان بە خاوەنی ئەو پۆستازانن ئەو شخصەشی کە لەو پۆستە قانون ڕێگەی نادا بۆ ئێوە نایە بەرزایی لە دەرەوەی ئەم مناقەشانە دانی واناڵێ ینی چی بکەین بابەتەکە پەیوەندی بە پرسی سەرۆکایەتی هەرێمەوە خۆی من هاتوون قسە لەسەر وەڵام قسە لەسەر کاک مەسعود ناکەم
بابەتێکمان زۆر جوانە پرسی سەرۆکایەتی هەرێم درستە یاساکە ئەوەیە ئینتیخابات چی بکەین ینی باسی چی باسی بنزین و کارهەوا کاک بێستون بابەتەکە گرێدایە مەسەلا پۆستە سەرۆکاتیە هەرێمەوە گەلێک دروستە یاسا هەر بربەستەکەت ناف یاسایدا هەبەتەن دروستە ئەمڕ چاوان دێتکەین بەس پێشکەشکردنا پرۆژێکی بۆ تەغییرکردنا سیستەمی حکومڕانی تو بەس نمونەیەکی بدەمن وڵاتێکی دنیا دروست ببێتن دەستنیشانکردنا شێوازە حکومڕانیە کاکێ من ناف دستوری داتێت تمامە زۆر بەڵام کە تۆ دەستورە نیە هاوڕێت زۆر جوانە چی شوێنی دەستور دەبێتەوە جەنابەت دەزانی لە فەراغی دەستورە یاسامانەیە هاوڕێت زۆر جوانە باش ئێمە بە یاسا کار دەکەین 4 ساڵی ڕابردووی کاک مەسعود بە یاسای سەرۆکایەتی کارمان نەکردووە دەستورمان نییە ئەخر دەستورمان هەبووە ئێستا لەسەر دەستورەکە کاک بێستون تەغییرکردنا شێوازی حکومڕانیە نایەتنکردنێ پڕێکا تا دستورینە تەمام ئەمە توی دێ دەستکاریت ناف یاسا هەڵە بوو ئەوە نابیتن تو لژنەکە دستوریان هەڵە بوو خۆکراوە کارمان من لە خولەکانی پێشوکراوە یەکەم جار خۆی ئیجازەم بدە یەکەم جار کاک مەسعود لە پەرلەمانەوە هەڵبژێردراوانە بوو هەر یاساکە تعدیل نەکرا دوای کردن هەڵبژاردنی ڕاست هەروە کرایە زۆر باشە ئێمەش ئێستا بێتەوە بە پەرلەمانی کاک بێستون وی وەختێک و دەستکاری هاتیکردنێ وی وەختیدا لژنەیەک نەبی بناوێ لژنا دستوریدا ڕابتم نوێستینا دستوری نوکات لە لژنەیە هەیە ڕات بتم نوێستینا دستوری نابیتن ئەم باشە تو یعنی ئەمەی کە کرا دژایەتی و لیژنەیە بوو کە هەبوو ئەم لیژنەی پەرلەمانی پەخستنی کاری و لیژنەیە پەخستنە کارێوانە ئەگەر نەخێر پەخستنی ئێمە دەمانەوێت بۆ تۆ دەستورە نووسێتەوە کاکە ناکرێت سەرۆکی لیژنا کاتێکە سەرۆکە کاتێکە کە لە خۆیانە دەڵێ ئێمە ناتوانین لەم خولەیە تەواویکەین سەرۆکەکەی دەورەی دووەمیان کە لە ئێمە بۆ دەڵێ بەو سێمانگی کە بۆ مادراوە ناتوانین فەرقیت بینە مەوەدا ئەوەیە بتنێ ئێک فەرقیە هەیە ئەوە ئەمت بێژین تەغییرکردنا شێوازی حکومڕانیت ڕێکە یاسای عادی ڕەنایەتنکردنێ جاوێ من ئەوەکو مەسەن تۆ پرۆژەی تەقدیمکی کوت سەر و ژنی شێوازی حکومڕانی ئەمان شێوازی حکومڕانی بگۆڕی دەسەڵاتە تەغییر بکی ئەوە نە یاسا عادیە ئەگەر ئەوە یاساکە ئەگەر ئەوە قانونە ئەساسیژی بتن آخر ئەگەر نەشین پەیامە خوب دێنی پەرلەمانتاریشی پرۆژانی ئەمان سەنگێنی پرۆژەکە یەکێتی و گۆڕان کە ئێوە وەکو پارتی زۆر قسەتان لەسەر کرد وەلاتانەوە بۆ ئەم دوو پرۆژەیە کە بە شێوەیەک لە شێوەکان دژایەتیکردنی پارتیە بۆ لاتەنەوە بۆ ئەم دوو پرۆژەی یەکێتی گۆڕان دژایەتیکردنی پارتیە هیچ شێوەیەک وەوە تایبەتیش دژایەتیکردنی بەرزانیە نەخێر منەگوتیە ئەف پرۆژ تەقدیمکردنەوە پرۆژە دژاتیکردنا پارتیە و پێشکەشکردنا نەوی پرۆژە هزارها پرۆژێژ شێوەژی دژاتیە پارتی و بارزانین ئەگەر بێتکردنێژی سەر ناگرتن ژبەر هەندێژی پێشکەشکە ناتوانن ناتوانن ئەو مستەڵەح هیوادارم وانە بێ ناتوانین پرۆژەی ناکردنێ بەڵام هیوادارم ئەمە قسەیەکی باشە کاکڤەمان دیکە بەڵام ئێمە چەند ڕۆژی ڕابردوو گوێمان لەوە بووکە یعنی بەداخەوە لە ماوەی ئەم ساڵی ڕابردووە برادرانی پارتی لە پەرلەمان لە مەناسیبەکانی ترینی و حزب کە باسی سەرۆکایەتی هەرێم دەکەی ئەوان بە جۆرێک وا دەزانن ئەمە تیرێکە تۆ دەتەوێت پارتی لە وڵاتە دەرکەی پارتی قۆڵبەست بکەی پارتی بکەیتە دەرەوە ئەمە دەستی دەرەکیمان هێناوە یعنی خۆ تۆ بچۆ تۆڕە کۆمەڵایەتەکان بخوێنەوە خەڵک بخوێنەوە هەمووی لە من و تۆ باشترە زانی یاسایەکمانەیە یاسای سەرۆکایەتی کاک مەسعود 10 ساڵەکەی تەواو کردو ئینتیخاباتمان پێ ناکرێت ئەمە قسەیەک نێت تەنها من و تۆ بیزانی هەموو خەڵک دەیزانێ بەڵام ئەسڵی بابەتەکە لێرەیە کەم بەلای منەوە یعنی جێگەی قسەیە و جێگەی مناقەشەیە برادەرەکانی پارتی بۆ لەمە تێک ئەچن کە یەکێک بڵێ کاک مەسعود پۆستەکەی ویلایەتەکەی تەواو بوو بۆی نییە بۆ کەسێک بڵێ یاسایەک تەقدیم کا باسی سەرۆکایەتی بکا پێتانەوە بێ دژایەتی کاک مەسعود پێتانەوە بێ پارتیە نانە کاک بێستون لە چی تێک چوونە ئەگەر بەرز هەر بەرسەوەک هابەتن سەر هەر پێنگاوەکە هاتی هاوێتنێ ڕەنگە برادێت ئەوەژی بەرسەوە ئەوم جۆرە شێوازە هەبینە ئەمە ئەوەکو پارتیت کتن ئام پارتیت بێژێتن تنێ سەر شێوازی شکلی بیە کەنگی مناقشە ناوبینە پارتی گۆڕاندا هاتیەکردن سەر محتەوای ئەوان یاسایەت هاتنە پێشکەشکردن هێشتا ئەو پێنگاوە دوی هاتی هاوێتنێ ئەگەر ئەم تەقدیر بکینی سەدەتنێ 5 وڵاتان وایە هەموو ئەم پرۆژانەی کراوە بۆ خۆی تیرلێدانە لە پارتی تیرلێدانینە لە پارتی تیرلێدان ئەمە نەبێتن پرۆژێ چۆن هەڵە سەنجێنی ئەم دوو پرۆژێ ئەمۆسە هەلسەنگینین مە نەبێتن پرۆژ تەقدیمکردنا پرۆژە ببێتن ئەگەری هەندێک و درزێک درست ببێتین ناوبەرەوەی تەوافەقە سیاسی ئانوێ باوەریە سیاسی درست دروستەخە ئەگەر بوی شێوەی بتن ڕەنگە کارتێکردنەکە نێگاتیڤ پرۆژەیە درزیەک دروست دەخات لە سیاسەکان نێگاتیڤ من تەمەنا دەکەم ئێمە لە ماوەی ڕابردوو لە شەڕی داعش زۆرێک گرتو بووین هەموو هێزە کوردیەکانی گرتو بووین لە پەیوەندیەکانمان لەگەڵ بەغا زۆرێک گرتو بووین پێم وانیە هیچ هێزێک لەو ئیرادە گشتیە لای دابێت لەو قەناعەتە گشتیە لای دابێت کە بەرامبەر بەغا هەمان بووە
قسەکەم تەواو دەکەم کاک محەممەد لەسەر مەوزوعی سربەخۆی و علاقەکانمان لە ئەوەی کە ماوەیەکە هاتوۆتە پێشەوە مۆزوعی سربەخۆی مۆزوعی سربەخۆی ئابووری مۆزوعی دەوڵەتی کوردی ئەوانە هەمومان متفق بەڵام لەم کاتێ هیوادارم سەرکردەی پارتی ئەڵێ سەرکردەی دیاری پارتی دەڵێت ئەوە نەسێتی لەم کاتێ ئەوە پرۆژێتان تەقدیم کرد کە بارزانی لە هەوڵی دروستکردنی دەوڵەتدایە بەڵام ئێوە بۆ مەسلەی دەنگدەر و بۆ مەسلەی کەسبی دەنگ و سیقەی دەنگدەر بۆ 2 ساڵی تر ئەمە هێشتا ماومانە 2 ساڵمان ماوە بەشی ئەوە کار ماوە بەشی ئەوە پرۆژە ماوە بەشی ئەوە کات ماوە تۆ کەسبی دەنگدەری خۆت بکەی ئێمە پێمان وابوو ئەوەی کاکڤەمان دەیڵێ زۆر ڕاستە من تەمەنا دەکەم ئێستا دەستورمان هەبووە ئێمە دەستورمان هەبووە دەستورەکە هەرچی دیاری ئەکرد ئێمە ئەگە قسەکەم تەواو ئەم دەستورەکە هەرچی دیاری کردبوو گرنگەوە بوو خەڵکی کوردستان تێپەڕاند بوو هەر جۆرێک سیستەمی دیاری کرد بە ئێمە لەگەڵی بووین و کەسیشمان ئاهاتین داوای تعدیلکردنی یاسای سەرۆکایەتی بکەین کەسیشمان ئاهاتین پێمان وایە کێ بۆ هەیە و کێ بۆی نییە مادام دەستورمان نییە وەرە کاکڤەمان مانگی هەشت تۆ دەرەچەیەکی قانونین بۆ بدۆزەوە کاک مەسعود هەیە یاساکە تەواو ئەبێ دەستورمانی چی بکەین باشە پەرلەمانی کوردستانی ئەگەر بوو دەستکاری کرد بتن بۆ هەر بچووکترین پێنگاوژی تو بێژە من کیرا دنیای دروست بیە کۆ پەرلەمان بشێتن دەستکاریە سەر و بنێ دەسەڵاتێکی بکێتن بێک و ئاگاداریەوەی دەسەڵاتی هەبتن يعني چاوە نمونە پەرلەمان شێتن سباهی مثلا 22 وزارت هەین 20 وزارت هەین ئژداف خۆ دەسەڵاتە مثلا وەزارەتێکی کێم بکەتن نابێتن ڕەئیەوانە بێتن وەرگرتنی ئەی باشە سەرۆکاتی هەرێمی کۆ بلندترین دەسەڵاتات نا پارتی سەرۆکاتی هەرێمی بەپێی جەناب تەزانی بەپێی پەیڕەوی ناوخۆی پەرلەمانی کوردستان دە پەرلەمانتار دەتوانن پرۆژە یاسا تەقدیم بکەن ڕێکارە ئوسوڵەکانی خۆی ئەبڕێ سەرۆکایەتی پەرلەمانیش مولزەمە بخاتە بەرنامی کارەوە باش ئەو پرۆژە هەر شتێک بێ وایان باشە وانە وانە کاک بێستون وانە بۆچی وانەکە لە چیدایە یاسای سەرۆکاتی هەرم هەر بابەتێک متعلق بە سەرۆکاتی هەرمە دەبێتن ئەوانە پێشکەش بکەن ئەوانە دەزانن لایەنی جێبەجێکاری ئەو یاسان دەزان خەلە لە کوێدا عرقەلە لە کوێدا عاجزی لە کوێدایە بریا سەرۆکاتیان خۆی مبادرەی بکرد یاسایەکی بهێنا کاک بێستون ئەوەی لە دەسەڵاتی بوو کردیانە ئەوە بوو کە مەسەن کۆمیسیۆن ڕاستپارت بوو ئەوەی هەڵبژارتن تمام دەزانم ئێستا خەلەلمان دڵی هەڵبژاردن ناکرێت خۆت باشە وەڵامی ئەوەم بیدەین بۆ ئەوەی باشە هەڵبژاردن ناکرێت بە پرۆژەکانی ئەمان رازینین چی بکەین دەستوریش بەم ماوەکەمە فریا ناکەوێت چی بکەین یعنی تۆ ئەمەم پێ بڵێم زۆر جوانە دەستور ئەم ماوەکەمە ناتوانێت دەستور فێ قەزی خلاص ناکەن کۆمیسیۆن ناتوانێت هەڵبژاردن لەسەر جاری خۆیانەوە باشە بەم پرۆژانش رازینین خۆ نۆزدەی هەشتیش نۆزدەی بیستم لە کوێ نازانم نۆزدەی هەشتیش سەرۆکایەتی کۆتایی دێ وادەی مادی سەرۆکایەتی هەرێم کۆتایی دێ کاک محەممەد بابەت دەستوریەت ڕێکا لژنا دەستوریە دێتم بێتن حەلکردن نینەت ڕێکا یاساکە عادێ ڕادەسەڵاتن آخر حەل دێ دەمەتە نوکە حەلی دەمەدا یەک بابەتی دەستوریە دەوێت ڕێکا لژنا دەستوریدا بێتن حەلکردن دوو کۆمیسیۆنە پیچیوەیەکی مطلقا نەگوتیە ئەم نەشین هەڵبژارتنە ئەنجام دەن دێشێن هەڵبژارتنە ئەنجام دەن ئەگەر ئەو پێداویستی توانە دێن بۆ بێنە حەلکردن سێ باشترین حەل باشترین پێداویستی بۆ دابین ناکرێت خۆ کۆمیسیۆن هەفتە ڕابردوو جەناب بینی خۆی ئەڵێ من بێستم بگەمە سەر وەڵامی سێم ئەوش ئەوەیە تەوافقێکی سیاسی ئەم بابەتە باشە کاک بێستون تۆ پێت وایە مەسەن ئێمە دەتوانین مەسەن بە تەهمیشکردنی یەکتر ئەم بابەتەیان هەر بابەتێکی تەهمیشکردنی پارتی ناخر تەهمیشکردنی پارتی نییە کاکە ئەوە تەهمیشکردنی پارتی نییە کاکە پارتی بە ئارەزوی خۆی بەشداری لەو کۆبوونەوەی دوێنی نەکردیە ئەوە تەهمیش نەکرد بەشداریمان نەکرد سەرنجی تێبینی یاساییمان لەسەر ئەو پرۆژە یاسیمان یعنی یاسایی نەبوو ئەم خوێندنەوەی ئەمان خوێندنەوەکە کۆبوونەوەیەکی ئاسایی بوو بەڵام یاسایی نەبوو یاسایی نەبوو چونکە سەرنجی یاساییمان لەسەر کاک بێستون یەک سەرنجی یاسایی پێت بدەم بڕیارێک لە محکمە ئیتحادی عێراق دەرکەوتووە لە ساڵی 2015 دەڵێتن بە هیچ شێوەیەک سڵتەی تەشریعی بۆی نییە کارێک بکاتن ماهیەتی سڵتەیەکی تر ئەوەی سڵتەی تەنفیزی یان سڵتەی دادوەری ئێوە بۆتان نییە ئێوە باسی گۆڕانی سیستەمەکە 2 ساڵە یەک یاسای حکوومەتی عراقی لە کوردستانە جێبەجێ بکرێ یەک مادەی دەستوری عراقی لە کوردستانە جێبەجێ بکرێ یەک ڕێنمایی و بڕیاری وەزارەتەکانی حکوومەتی عراقی جێبەجێ بکرێ تەنها پارەکەمان ڕەبت ماوە ئەو ئەوش نەما
يعني چۆن ئێمە باشە چاو لە دەستوری عراقەکەین چاو لە بڕارەکانی عراقەکەین آخر ئێمە وا دەڵێن کاکە گێن ئێمە وا دەڵێن نابێتن چاو لە عراق بکەن مەسەن نابێ بەڵام آخر ئێمە ملزمین کوردستان بەشێک نییە لە عراق ئەو بڕیارەن کە لە بەڵام لە پەرلەمانی عراق دەکەین آخر جێبەجێکردنی یاسا شێوازێکی ترە کاک بێتون بە پێ پەیراوی ناوخۆ دەبێتون تو ئینفازی بکەین بەڵام ئەو بڕیاران لە محکمە ئیتحادی دەردەچێن کاکە ئێمە ڕخنەی ئەوە دەگرین کاک محەممەد ئێمە ڕخنەی ئەوە دەگرین کە ئێستا مەسەڵەن گۆڕان دەڵێتن ئێمە هاوشێوەی تۆ ئەندامی پەرلەمانی کوردستانی لەسەر فراکسیۆنی پارتی دموکراتی کوردستان پرسیارەکە ئەوەیە لە دوای 19 مانگی هەشتەوە بەدیلی بەرزانی هەیە ئەڵێ بە پێی یاسا ئەم سەرۆکە ناتوانێت خۆ بژێتەوە وانە کاک بەڵێ ئەگەر بەمانە ڕقەکەی بێتن کە بەدیلی کەس نیە لەم دنیاە بەڵام ئەگەر بە شوێنی دەسەڵات بێتن و کە بۆ ئەوەی ڕاپەڕاندنی کارەکان بێتن لە ناو پارتی و لە ناو گۆڕان و لە ناو هەموو حزب سیاسەکان ئەوەندە کادری پێگەیشتەوە هەن دەتوانن هەموو پۆستێک لە وڵاتە پێشەوە خەڵکی تر بۆ نایەنە پێشەوە لە جیاتی بەرزانی خۆی کاندیدکە خۆی بژێرە لە کاتێکا بە پێی یاسا ئەمە قسەی بێستون ئەندامی پەرلەمانی کوردستانە بەرزانی بۆی نییە خۆی هەڵبژێتەوە یاسا دەڵێت بۆی نییە خۆی هەڵبژێتەوە بۆ سەرۆکاتی هەرێم نۆزدەیمان دواوادەیەکی ئایا دەستبەرداری کورسیارەکە منەوە ئایا دەستبەرداری و کورسیار کاک محەممەد جارێ ئێستا پێشتریشم بە جەنابتم بوت بابەتەکە بەلایەنی بە جەنابی بارزانیەوە ڕبت مەکە هەموو لایەنەکان ئێستا لە کۆربەندێکی سەرۆکی فراکسیۆنی یەکگرتۆ هەموو خەڵکی وت ئێمە کێشەمانە لەگەڵ بارزانانی هەموو لایەنەکان دەڵێن سەرۆکێرم چیە ناوچیە کاکە سەرۆکێرم ناوی محەممەد نوریش بۆ ئەمود ئەگەری جەنابی سەرۆک مەسعود بارزانیە بەڵام برادرانی گۆران زۆر جارمان بیستیا برادرانی یەکگرتو کۆمەڵ هەر هەمووان دەڵێن هیچ عقدەیەکی کێشەیەکمان لەگەڵ جەنابی بارزانی نییە ئەگەر نەبوو 400 بۆ هەسە بەڵام ئەوەندەی کێشە هەیە کێشەیەکی سیاسیە دەڵێن کە سیستەمەکە بیگۆڕێتن ئێمە دەڵێن کاکە سیستەم لە ڕێگە یاسایی ئاساییەوە بەرەو باشە ئەگەر سەرۆکی هەرێم بەدیلتان چییە لە دوای 19 مانەوە سوور ناتوانێت دیاری بکە کۆمسیۆن ناتوانێت هەڵبژاردن بکە لەوادەی خۆیان چکە بەدیلی ئێوە چیە بەدیلی ئێمە دانیشتنی هەموو هێز و لایەنە سیاسیەکانی هەرێمی کوردستانە لەسەر مێزێکی گفتوگۆ ئەو دەستبەرداری و کورسیا بن دەستبەرداری و کورسیا ئەگەر بەپێی ئیستحقاق بێتن استحقاقی پارتی بێتن ئەگەر استحقاقی پارتی بێتن من دڵنیام لەوەی کە ئێستا کاک بێستونی هاوڕێشم ئەوە پشتیوانیم دەکاتن کە ئیستحقاقێکی پارتیە باش ئەگەر ئێستا منی قسە بکەم لەسەر کاک ئەگەر گریمان کاک مەسعود سەرۆکی حکوومەت هەرێمی کوردستان وایە کاک نەسیروان بەرزانی سەرۆکی هەرێم بووایە ئێمە هەرو قسەیمانەکەمان کاک نەسیروان بۆی نەخۆی هەڵبژێرێتەوە ئەو بووی لەو جەدەلە دەرچین کە ئەمە پەیوەندی بە کاک مەسعودەوە یان پەیوەندی بۆ هەیە خۆ ئەگەر ئێمە عقدەمان لەگەڵ خەڵکێکە بێ یان عقدەمان لەگەڵ مثلەن شخصێکە بێ یان بە کەسێکەوە گرت بێتمان باشە بۆ ناین بڵین مثلەن نەسیروان بەرزانی کابینی حکوومەتەکەی تەواو بووە سبب بچێتەوە ماڵەوە کە زواڵێ لەبەرەوەی خۆتان بەشداریت نانە پەیوەندی بۆ نییە لە مەبەستەکەی من تێنەگەیشت نەخێر لە مەبەستەکەی من تێنەگەیشتی مەبەستەکەی من ئەوە بوو ئەمە پەیوەندی بە قانونی سەرۆکایەتی و پەیوەندی بە ویلایەتانەوەی پارتیە پۆستی سەرۆکی هەرێم وەکو ئیستیحقاق ئەگەر ئێمە دووبارە هاوکێشەی سیاسی هەرێمی کوردستان داڕێژینەوە کە ئێستا هەیە دەبێت بە پۆستەکانە بچینەوە ئەو کات دەبێت پشکی هەموو لایەنەکان وکو خۆی وەرگری خەڵک چاوەڕێکە 19 مانگ من تەمەنا دەکەم پارتی دەستبەرداری کورسی دەسەڵاتی سەرۆکاتی هەرێم بێ تەمەنا دەکەم دەستبەرداری بێ ئەگەر ئێمە هەموو لایەنەکان بوو بەپی ئەو یاسایی کە ئێمە تەقدیمان کردووە یان یاسایەکی تری هاوشێوەکە سیستەمەکە بکاتە پەرلەمانی و لە پەرلەمانەوە سەرۆکی هەرێم هەڵبژێردرێ من پێم وایە نەجاتمانەوێ لەو بارودۆخی کە دوای لەناو پەرلەمانەوە هەڵبژێرێت تا ئێستا و بەردەوامیش دەبین لە پشتیوانیکردنی خەڵک دەبێتن خەڵک سەرۆکی خۆی هەڵبژێرتن سورن لەسەرەوە سۆرین لەسەر ئەوەی سوورین لەسەر لە پەرلەمانەوە چۆن گەنە نەتیجە 19 مانگ وڵای دەبێ بگەینە نەتیجەیەک دەبێ بگەینە نەتیجەیەک ئێمە دەڵێن تەوافق کاکە ئێستا تەوافق چۆن ئێوە باشە کاکەمان لە دوو شوێنی جیاوازانەوە لە پەرلەمان تۆڵی خەڵک یعنی کاکە پەرلەمان زۆر ئاسانە ئێستا زۆر بۆ سەکاک بەسون یە مۆلای تۆ بەڵام پاش و چانێکی کور دێنەوە بۆلاتان دووبارە سڵاو کاک بەمان
هەرچی خەڵکمانێناوەتە بەرنامە و لە سەرکردایەتی و لە پەرلەمانتارانەوە دەڵێن بەدیلی مەسعود بەرزانی نییە. جەنابەت دەڵێ لە ناو پارتیا بەدیل هەیە بۆ بەرزانی، لە ناویشێتیا بەدیل هەیە، لە ناو هەموو شوێنێکا کەواتە ئێوە لە نۆزدەی مانە ئامادەن دەست بەدایەوە پۆستەون کە بەپێی یاسا ئێوە ئەو سەرۆکەتان نابێت قسەی من لە قسەیەکی خۆدی جەنابی سەرۆکەوە سەرچاوای گرتووە کە دەڵێتن هەموو خەڵکی باشووری کوردستان بەدیلی منن کاکە ئەگەر ئەوە ئێوە بەتەمای ئەوە بن کە دەڵێن بەمانە ڕقەکەی بتن کەەوە بەدیلی ئەوە کاکە توش بەدیلی کەس نیم، منیش بەدیلی کەس نیم، بەڵام سەرۆک بارزانی لە پەیامەکەی آخر دەبێت پەیامێکی خەڵک چاوەڕێمان دەکات. جەنابی سەرۆک بارزانی لە 16/7/2013 پەیامێکی ئاراستەی ئەم خۆلەی چواری سەرۆکاتی پەرلەمانی کوردستان کردووە، داوای لێ کردووە، تەکلیفی لێ کردووە سەرۆکاتی پەرلەمان ئەندامانی بەڕێزی پەرلەمانی خۆلی چوارم هەرچی زووە بگەنە سازانێک لەسەر ئەو دستۆرە بۆ ئەوەی هەڵبژاردنێکی نوێ سەرۆکێکی نوێ لەم وڵاتە دابنێن و ئێمەش کۆڵمان باشە کەواتە تۆ لا دوایە هەموو کەسێک دەتوانێت خۆی هەڵبژێرێت. باش ئەو قسەی چاودێرە سیاسەکە کەمەوە بە پرسیار باشە بۆ پاراستنی یەکڕێزی لە ئێستادا هەموو لایەنەکان کۆمەڵی ئیسلامی یەکگرتو بزوتنەوەی گۆڕان یەکێتی نیشتیمانی کوردستان وەکو چوار لایەنی بەهێز لە ناو پەرلەمانی کوردستاندا لەگەڵ ئەوەدان ئەڵێن بەپێی یاسا بەرزانی بۆی نییە خۆی هەڵبژێرێتەوە. سەرۆکی فراکسیۆنی یەکێتی لە پەرلەمانی کوردستان دەڵێت یاسا ڕێ بە بەرزانی نادا خۆی هەڵبژێتەوە بۆ دەستبەرداری و پۆستە نابن. ئەوەی ئێمە لە هەموو برادەرەکانمان بیستووە تا ئێستا لەسەر ئاستی هەرە باڵای ئەو حیزبانەی کە تۆ باسیت کرد لەسەر ئاستی هەر چوار حیزبەکان ئەوان پێیان وایە لە زۆرۆفی ئێستادا و ممکنی شای کە کەس وەکو ئێستا باشتر نەبێتن لە ئەدای جەنابی سەرۆکی بارزانی چونکە بۆ باشە شتی وا هەیە کە ئێوە یعنی ئەمە زۆر بەر پارتی و سەرکردەکانی پارتی بەم شێوەیە قسە دەکەن ئەمێ وەکو پەرلەمانتارێکی گۆڕان وەڵام یعنی ئەمە سیناریۆ بۆ لە خەڵکی دەکەن ئەگەر لە کاتێک سەرکردە باڵەکان ئەڵێن لەکوێ وترا کێوتی لە چ دانیشتنێک من یەکشتە پێدەڵێم ئەوەی لە حەزۆری من وترا سەرۆکی فراکسیۆنی یەکگرتووە لە کۆربەندێکە لە هۆتێلی شیراتۆن وتی ئێمە هیچ کێشەمان نییە ئەگەر سیستەمەکە بکرێتە ینی ئەو سیستەمە بێتن کە لە ناو پەرلەمان هەموو سەرکردەکان لە حضوری جەنابی سەرۆکەوە دەڵێن ئەڵێن پێمان باشە ئێستا جەنابەت خۆ سەرۆکی حزبی کۆمەڵی شوای وتی پێمان باشە ئێستا جەنابی کەواتە ئەمە سیناریۆیەک نییە لە خەڵکی دەکەن لە کاتی کە ئێوە پێتان باش بابەتەکە ئەوەیە یان بابەتەکە ئەو شتەیە کە لە دوێنێ ڕۆدایە بابەتەکە چییە بابەتەکە متعلقە بە جەنابی سەرۆکەوەمانەوە ئێمەشتیوان نازانم من ئەمە لە کوێوتراوە لە چکۆ بنەوە یەکتوکە عادەتەن کە ڕێک وەرەگری ڕێی حرەکەیەکی سیاسی وەرەگری ڕێی ڕسمیمان هەیە بۆ نمونە بزوتنەوەی گۆڕان جواتی نیشتیمانی هەیە فراکسیۆنەکەی هەیە لە پەرلەمان چی هەیە ئەمانە ڕێی ڕسمی ئەو حرەکەیەن و تعبیر بۆ ضرورەتی ئەم پێویستمان بە مەسعود بەرزانی هەیە ئەزانی چۆنە ئێمە پێمان وایە من ڕێز لە کاک مەسعود دەگرم ڕۆڵی هەبوو لە ڕابردوو لە ئێستادا ئەو بابەتێکی ترە بەڵام ئێستا من دەگەڕێمەوە سەر ئەوەی ئەمە یاسا دیاری دەکا من نیم قسەکە هی من نییە کاک مەسعود ویلایەتەکەی خۆی تەواو کردووە بریا ویلایەتەکەی تەواو نەکردای ئەو کاتە منی ژۆک هاوڵاتیەک مافمە بوو دەنگی پێدەمیان نەیدەم ئیتر خۆر ئەوم پێکرا بەڵام کە یاساوا دەڵێ من چی بکەم بەس کێشەکە ئەوە نییە کاک بێستون ئەوەی کێشەکە ئێستا سەری هەڵداوە لە نێوان هەموو ئەو هێزانەی کە سەرەکین لەم هەرێمی کوردستانە کە پێیان وتراوە تەوافقی نیشتیمانی خۆی تەوافقێکی حزبیە ئەوە نییە خلافەکە لەسەر ئەوەیە کە سەرۆکی وڵات لە ناو پەرلەمان بێتن یان لە دەرەوەی پەرلەمان بێتن ئەگەر لە ناو خەڵکان ئەمەژاڵێ لە ناو پەرلەمان مبڕی ئێمەیە کە خەڵک خاوەنی و سەرچاوی ئەم دەسەڵاتە شەرعیە خەڵک باڵاترین دەسەڵاتە لە وڵاتە دەبێتن ئەوان باشە خۆ پەرلەمانیش دەسەڵاتێکی ناشەرعیەکە لە پەرلەمانەوە شەرعیە بەڵام شەرعێتی پەرلەمان لەکوێ هاوڕێ من و تۆ بەدەنگی خەڵک هاتوین بابا خەڵک من و تۆی ناردووە من و تۆ ناردوونە بۆ ئەوەی سەرۆکی وڵات بەڵێ ئەی تەشریع ئەی سیستەمی پەرلەمانی لە هەموو دنیای هەڵبژاردننی سیستەمی پەرلەمانی بەو شێوازە نیە آخر سیستەمی پەرلەمانی یەک شێوازی دەستنیشان ئەو شێوازە شەیە کە تۆ ئەتەوێ ئەو شێوازە شەیە کە منی ئەمە پێم وایە پەرلەمانیش ئەو دەستگاگرن دەکاتەوە کاک بێستون نابێتن بگەینە تەوافقێک بۆ ئەوەی ئەم خەڵکەش تۆزێکی استراحەتی بکاتن دەبێتن دانیشتنێک بکەین تەوافقێک دروست کامێ تەوافق بەلای تۆ ئەوەیە حزبەکان لە دەرەوە لە مەطبەخێکا دانیشن و هەرچیان ئێمە بڵین ئۆکەی لە پەرلەمان تەوافق نییە بەڕاستی ئەی ڕۆڵی پەرلەمان چییە ئەی دامەزراوەی پەرلەمان ئەزرێتن ئەوە نییە کە حزبەکان لە دەرەوەی پەرلەمان هەیمانەتی خۆی فەرز دەکەن و ئەوان دەیەوتن لەناو پەرلەمان دەبێت بەڵێ ڕاستە خۆ پەرلەمان ئێمە هەمومان تەمسیلی حزبەکانمانەکەی بەڵام بۆ نین پەرلەمان بکەینە ئەو مؤسسەیە پەرلەمان یەک لا هاوڕێ پەرلەمان مؤسسەیە
پرۆسەیەکی تەشریعی گرنگی زۆر جوانە خەڵکی کوردستانە ئەگەر ئێمە بڕامان بە پەرلەمان نەبێت بابەتەکانی لا بکاتەوەی چی بکاتەوە بالعکسەوە ئەو باوەڕێک کە ئێمە هەمومان بە پەرلەمانەوە بە هیچ شتێکی ترمان نییە چونکە ئێمە پەیمان وایە لە پەرلەمانەوە سەرۆکیاری بکرێ کاکە چۆن یعنی لە پەرلەمانەوە دەنگ بۆ سەرۆک بگیرێ ئەگەر پەرلەمان دەستگایەکی وا گرنگ زۆر باشە ئەوە عملیەیەکی حیسابیە کاکە ئێستا چەند حزب لەناو پەرلەمان دەهەن چەند حزب بەشداری کرد لەناو هەڵبژاردنەکەەوە دەرنەچوون ئەی بۆ من ئەو مافە لە خەڵکی زەوت بکەم ناکرێتن ئەو بەشداری لە هەڵبژاردننی سەرۆکی وڵاتی خۆیدا بکاتن ڕەنگە دەنگدەری من هەبێتن دەنگ بەو کاندیدا بداتن سەرۆکاتی وڵات ڕەنگە ئەوەش کاک بێستونی دەنگی بە کاک بێستوندا بەو کاندیدا بداتن کە ئەوە پارتی دەکاتە بۆ ڕێنان ئەو بابەتە زۆر ورترە لەوە کاک بەمانەگەر ئێمە قەرار بێ قسە لێرە لەسەر شیکردنەوە لەسەر جۆری سیستەمەکان بکەین و کامە باشە و کامە خراپە باش بەڵام سیستەمی پەرلەمانیش ینی کاکە گیان خۆ خەڵک بە دەر ناکرێ هەموو هاوڵاتیەک بوو هەیە لە پەرلەمانەوە بێت سیڤی تەقدیم بکە خۆی هەڵبژێردرێ لە خۆی هەڵبژێرێت لە ئەوەی ڕاستە خۆ خەڵک هەر هەمووی بوو بەڵێ ڕاستە خۆ ئەوەی ڕاستە خۆ بوو هەیە بەڵام ئێمە کێشەکەمان لە چیدایە کاکە ترسەکە لە زۆری دەسەڵاتی شخصێکایە کە ناکەوێتە ژێر ڕقابی پەرلەمانەوە هەڵڕێگیان چۆن زۆری دەسەڵات نییە آخر تو یەک مادە پێم بڵێ ئەوە زۆری دەسەڵاتە ئەوە مەمارسەی ئەوەی کرایە مەسەر فەرماندەی گشتی هێزە چەکدارەکان بەرپرسی گشتی ئاژانسی پاراستنی زانیاری کە ئەنجومەنی ئاسایش ئەڵێمانە دەکەونە ژێر ڕقابی کیەوە هاوڕێگیان دەکەونە ژێر دەسەڵاتی سەرۆکی وڵاتەوە باشە بزانم کامە ئیشی ئەوانی هێزی چەکدارەکان مەسەڵەن ڕەوانەکردنی هێزی پێشمەرگە بوو کۆبانێ با ڕازەمەندی پەرلەمانە بووە کاکەنە ئەو دەسەڵاتانەی تا ئێستا لەناو چۆن نیەتی کاکە خۆتەعینکردنی حاکمەکانە پلەدان بە ئەفسەرەکانە باشە قەیناکە مەرسوم دوای دانانی ئەوانە ئەو دەرێکە هاوڕێگیان خۆ دەسەڵاتەکان زۆر زۆرە برام خۆ دەسەڵاتەکانی سەرۆی چێرێ مادە بیخوێنەرەوە لە ڕاگەاندنی باری نائاسایی باشە کاکە گیان تەکلیفکردنی بۆ سوێن خواردنی پەرلەمان ئەوە کەی دەسەڵاتە کاکە ئێمە مناقشە لەسەر مناقشە لەسەر ئەوەی نەخێر دەسەڵاتەکان زۆر هاوڕێ دەسەڵاتەکان هاوڕێگیان یعنی ئاخر فەرماندەی گشتی هێزە چەکدارەکان بەبێ گەڕانەوە بۆ یعنی بەبێ سەرپەرشتیان لە ژێر ڕقابی پەرلەمانە بێ ئەمە دەسەڵاتی کەمی هاوڕێگیان بەپێ ئەو سەقافەتە قانونیە کە جەناب شتەهەیە توش دەزانی وەکو ئێمە وەکو ئەندامی لیژنەی یاسایی زۆر چاکە زۆر باشە من یەمەلایتەوە بەڵام ئێوە ئەترسن لەوەی سەرۆک ینی ئەمە ئەناڵێن با لە ناو خەڵکەوە هەڵبژێرێ ئەندامیی سەکراری پارتی دەڵێ لایەنەکان تۆقیون چونکە کاندیدیان نیە لە ناو خەڵکەوە خۆیان هەڵبژێر دڵنیا بە لەوەی ئەم جارە ئەگەر هەڵبژاردن بکرابایە و ئێستا لەو تەوقیتەی کە سەرۆی چێرێم ڕایگەاندوو دڵنیا بە کاندید زیاد لە کاندیدێک شەبێت جگە لەو کاندیدی کە پارلەمانە ئەگەر لە پەرلەمانە ئەو زۆرینەی بەدەستهێنا ئەو گۆڕینی سیستەمە نەبوو کە ڕوویدا وە سەرۆکی هەرێم هەر ئەم سەرۆکە دەرچەوە لە ناو پەرلەمانە ئێوە بۆ چوونێکی شتانەیە ئەو کۆتایانەی کە هەن لە پەرلەمانە کە ژمارەیان 11 کەسە کۆتاکان تەنها یەکێکیان بەشداریان کرد لە کۆبوونەکە ئەڵێن ئەمانش بە شوێک دەشەوەیان پاشکۆی پارتین وەدانێنەوە بەوان بڵێ ینی ئەوانە بڵێ لەگەڵ ئەجنداکانیان لەگەڵ ئەجندای پارتی دیموکراتی کۆمەڵ یەکگرتوش لەگەڵ ئەجندای ئەوانان بەڵام ئەوان پێکاتنی ئێمە ئیستیغلالی پێکاتی ئەوانش لیستن قائیمەنە پێکاتی تورکمانی هەمووی لە قولەمەڵبەندەکانەوە دەرچوون آخر پێکاتن دەزانم پێکاتن بەڵام باشە ئەندام پەرلەمانێکی کۆتاکان بە چەند دەنگەوە دەرچوو ئەندام پەرلەمانێکی کۆمەڵ دەزانم ئەوە یاسا ئەو مافەی پێداوە باشە یاسا پێداوە آخر ئەمە ئیستیغلالکردنە ناکرێتن لە ژێر ئیستیغلالکردنە پێکاتەیەک ناوی تورکمانە باشە هاوڕێگیان باشە با ئێستا جیاوازەکەی ئەو ڕوونەکەمەوە با جیاوازەکە ڕوونکەمەوە باشە کۆمەڵی ئیسلامی حرەکەیەکی سیاسی لە کوردستانە قایمی هەیە و بەژاری زۆر باشە وەکو من و تۆ پێویستە ڕێژەی دەنگی وەکو من و تۆ بێ وەکو قایمی گۆڕان وێگرتو بەڵام کۆتاکان نەخێر منافەسە لەو چوارچەوەی خۆیانەکەن کە کۆتاکانن بە کەمترین دەنگ ئەتوانن دەرچن ئەندامی کۆتاکان هەیە بە 300 دەنگ دەرچوو هاوڕێ 300 دەنگەکەی لە لقێکی پارتی لە زێرەوانی هێناوە هاوڕێگیان خۆ باش لە من باشتر من پێم وایە ئەگەر جەناب تۆتیان سەرکرداتی حزبەکەی ئێوایان ئەم کەناڵە بەڕێزەوە بڵێتن ئەو کۆتانە کە ئەوانیش هەمووی لیستن و حرەکەن و بڵێن پاشکوی پارتین ئەوە ئیهانەکردنە بە هەندێک نەتەوەی ئەم وڵاتە ناکرێتن بەو شوێنە بەڵام وایە هاوڕێ یەک موقف پێ ئەو برادرانە لەگەڵ ئێوە نەبوو هاوڕێ یەک موقف پێ باشە آخر دەبێت تو یەک موقفم بڵێ کە بێجگەلەوانەی کە ڕەهەندی نیشتیمانی هەبێتن وەکو ئێمە بیریان کردبێتەوە چێ بیریان کردبێت ئەوان هەمویان لەگەڵ ئێوە بۆ هەمویان دوێنێ هەمومان لە کۆمەڵ یەکگرتو هەر هەمویان لەگەڵ ئێوە مافتانە لە کۆمسیۆنە یعنی بۆ ئێوە ئەو مافەتان هەبێت لە ناو کۆمسیۆنە یعنی ئەوان گلەی ئەوژەکەن ئەوان دوو کەسیوان لە تورکمانێک و مەسیحێک لە کۆمسیۆنەکە ئەڵێ پارتی پێداوینەوەوانە لە کۆمسیۆنەکە گرنگەوەی تورکمانێک هەیە بەنەتەوە تورکمانە لە جنسێک زۆر باشە مەسیحێکی شەیە بە ئەدیان مەسیحی هەڵێ ئەمە پارتی
وایە بەس ئەوە پێم بڵێ کاک بێسون ئەوانە یعنی تعبیر لە ڕێی ئەوان کرد ئەوانە ڕازی بوون بەو شێوەیە ئەوانە ڕازی بوون بە لیژنەی دەستوریەوە کاکە ناکرێتن بەو شێوەیە مامەڵە لەگەڵ پێکاتێکی سەرەکی ئەم وڵاتە بکرێتن بە ناوی پاشکو ئەوانە دەبێتن تۆ بەوان بڵێ تۆ پاشکۆی من آخر لەسەر هەندێک مەسائلی سیاسی نەتەوەیی نیشتیمانی ئەم وڵاتە کە من وەکو تۆ بیر بکەمەوە ئەوە کە من قسە لەگەڵ من ڕێز و حرمەتم بۆ ئەو کۆتایانە هەیە و بۆ قەومیاتەکانن و بۆ ئەدیانەکانیشان کە من قسە لەسەر پەرلەمانتارێکی ئەو کۆتایانە دەکەم مەبەسم هەموو قەومی تورکمانی نییە بۆ نمونە یان مەبەسم هەموو دینی مەسیحی نییە من قسەم لەسەر ئەو 11 کەسە هەیە کە کەسێکی هەندێکیان هاوڕێبەمان خۆتە زانی کادری لقەکان بوون کاکە خەڵکی تا بۆ پێشتر پارتیە بەڵام بە تەسکەرە تورکمانە بوون و نەتەوەکەی تورکمانە هاتووە لەو کۆتایانە خۆی هەڵبژاردەوە بەڵام بە دەنگی پارتی دیموکراتی کوردستان دەرئەچێ من پێم وایە ئەمە ئیستیغلالکردنی ئەو نەتەوە و پێکهاتانەیە بۆ بەرژەوەندی حزبێکی سیاسی نەخێوانیە کاک بێستۆن گیان ئەوە بە هیچ شێوەیەک وانە ئەوانە دەبێتن ئەم هەڵویستیشان هەبێتن لەسەر ئەم قسانە کە ناکرێتن بەو شێوە ئیهانەی ئەو خەڵکانە ئیهانەیە ئەوانە تعبیر بۆ شەقامی تورکمانی ڕاباشە من ئەوە تعبیر لە دەنگی یەک پرسیار لێ بکەم باشە کاک بێستۆن یەک پرسیار لێ بکەم ئەوە کاک محەممەدی شوتی لە کۆمیسیۆنی باڵای هەڵبژارتن کە ئێمە نوێنەرێکمان پێیاندایە ئەوان ڕازین لەسەرەوەی بۆ هەڵویستیان کرد بۆ تا ئێستا ڕخنەی لێکدرن بۆی باکۆتی پەرلەمان دەکەن بۆ ئەو ڕۆژێک کە کۆمیسیۆنی باڵای هاتە پەرلەمانیش ئەوانە باکۆتی ئەو پەرلەمانیان کرد ئەوانە سەرنج و تێبینی خۆیان هەیە کاکەوان پێوانە بێ من دژی ئەو پێکاتانەمیان حرەکەەکەی من و قایمەکەی دژی ئەو پێکاتان بۆ ئاراسەیە نەڕۆ هەمومان متفقین هاوڕێڤەمان لە یاسای زمانە فەرمیەکان لە مەسەلەی مافەکانی پێکاتەکان لە دەستوردا هەموو ئەو ئەندامانی ئەوانش نییە بەڵێ ئەگەر ئەوان هەڵویستیان هەبێت بوو ئەوان دەبێت یعنی وەکو ئێمە بیریان کردوتەوە بەڵام بۆ بێلایەن بیر ناکەنەوە بێلایەن بیریان بۆ بێلایەن ئەوان کاکە یعنی چونکە حزب خێرە لە کاتێ وەکو یەک بیرەکەنەوە ئێمە دەمێکە وەکو یەک بیرمان کردوتەوە نانەخبا ئەوە بجا بکەینەوە لێ خۆیەکێتی هاوڕێگیان یەکێتی دەمێکە یەکێتی لەگەڵ سیستەمی پەرلەمانیە ئێمە دەمێکە لەگەڵ سیستەمی پەرلەمانین ڕوئیاکانمان وەکیەکە لەگەڵ سیستەمی سەرۆکایەتیە نەخێر نەخێوانیە بەرەی تورکمانی بەرەی هاوڕێگیان بەری من ناوی ئەین نایەنم قایمەکانێن و ڕێزیشم بۆیان هەیە ڕەنگە من ئەمە دەڵێم هەمویانی جوانە بن من عەدەدێکیان وا دەڵێم بەڵام ئەوەی من لە شەقامی تورکمانی و لە شەقامی مەسیحی بیستومە ئەوانە پێیان وایە ئەمە پارتی دیموکراتی کوردستان ئیستیغلالی ئەو قایمانە دەکا کەوادرەکانی خۆیان کە لەو پێکاتانن لەو ڕێگەیەوە دەیانێت کە پەرلەمان منیش پێم وایە کە ئێوە ئیستیغلالی یەکگرتووە کۆمەڵیان کردووە ئێوە تواون ئەوانە دەبێتن کە بەو شێوە ئێوە بیر دەکەن بەڵێ ئیستیغلالی ئەوان کردووە دەبێت وەکو ئەوان بڕیاری بدەن لەسەر هەر مەسەلەی بزانم لە کام هەڵویست لەگەڵ ئێوە نەبوونە بزانم یەک هەڵویستم پێم بدە گۆڕان لە یاسای قەرزەکە چوونە دەرەوە آخر ئێوە سێ بەشی لەگەڵ چوونە دەرەوە ئێوەش لەگەڵ ئێمە ئەجندایەکی هەوڵمان هاوڕێ ئێمە لە ڕووی ئایدۆلۆژیاوە ڕەنگە لە ڕووی بەڵام ئێمە حزبێکی علمانی لەگەڵ دوو حزبی ئیسلامی چی ئەجندایەکی یعنی مۆزوعی سەرۆکایەتی و زۆر دەسەڵات سیستەمی سەرۆکایەتی زۆر باشە سەرۆکی پاکێژەکانی ئینتیخابات کۆی کردێتەوە زۆر باش معارەزەبوونا ئێمە بەیەکەوە بۆ ئێوە حەڵالە بۆ ئێمە حرامە خەڵک وەک ئێمە بیر بکانەوە سەرۆکی وڵات بۆ خۆی هەڵبژێرن کاکە ئەوانیش دیفاع لە خۆیان دەکەن کاکە ئەوان دیفاع لە ئەوەی دەکەن کە بەشداری لە هەڵبژاردنی سەرۆکی وڵاتی خۆیان بکەن ئەگەر ئێستا ئەو یاسانە بووە بە کۆتا بەهاتنە ناو پەرلەمان کاکە بەو مافای کە ئێوە چۆن دەتوانانی سەرۆکی خۆیان ماف لە هیچ کەسی زەود ناکەین من زۆر لە تۆ تر لەگەڵ مافەکانی ئەو پێکاتانە ئاخردا پرسیارێک بکەین کاک زۆر لە تۆ باشتر لەگەڵ بەڵێ یەکێک لە جێگرەکانی ئێمە لە پرۆژەکەمان لەوەیە هاوڕێڤەمان ینی ئەو برادرانە کۆتاکان سیستەمی ئینتیخابی بە جۆرێک بووە بەداخەوە تعدیل کراوە لەم ساڵانی ئەخیە
ئەمە مادام کۆتا و من تاوان ڕێزێکی زۆرم بۆ ئەو خوشک و برایانە هەیە و پێکاتەکانیشان کە من قسە لەسەر ئەمانە دەکەم لەسەر پێکاتەکان نایکەم لەسەر ئەو شخصانە دەکەم کە تەمسیلی ئەوان دەکەن یاسای ئینتیخابات دیاری کردووە کە دەبێت تۆ تورکمانی بۆ نمونە لەسەر پێکاتی تورکمانی خۆت کاندید بکەیت تۆ ناتوانیت بەڵام دەنگدەرەکان یەکلا نەکردوتەوە بۆی دەنگدەرێکی گەرمیان و بادینان لای من و جەنابەت بۆ یە دەنگ بدا بە تورکمانی کێوای لێ کردووە یەکگرتو و پاشکۆی گۆڕانن ئەگەر بەو شێوە بیرکردنەوە بێتن کە کۆتاکان بەو مانەکە بیرکەنەوە کە تۆ وڵاتان وایە کۆتا پاشکۆی پارتین ئەکەواتە کۆمەڵ یەکگرتوش پاشکۆی گۆڕان لە ئێمە هیچ کەسێک بە پاشکۆی خۆمان نازانین و پێمان وایە کێتی نیشتی جوابەوە دەدەمەوە هێزێکە خاوەن ڕوئای خۆیەتی خاوەن پرۆژە و بەرنامەی خۆیەتی و من پێم وایە پێکات باشە کاکە ئەمە سیستەمەکە وای کردو ئەمان خەڵکیان تێ ئەخزێنن کادرێکی پارتی کە تەسکەرەکەی قەومیەتێکە دەچێت خۆی کاندید دەکات لەسەر قایمەی ئەوان و بەدەنگەکانی ئەم دەزوەردانە ئێمە ناتوانین دەزوەردانیان بە پێ پەیرەوی ناوخۆی گۆڕان بە پێ پەیرەوی ناوخۆی گۆڕان بۆتان هەیە کە برادێکی مەسیحیان تورکمان وەرنەگرن بەڵێ بۆمان هەیە وەرنەگرن نەنە بۆمان هەیە وەریگرین ئاخر بۆتان وەری بگرین ئێستا بۆ پارتیش بەڵام ناچین لەسەر کۆڵی ئەوان خەڵکی خۆمان بخینە نێو پەرلەمان و ئیستقلالیان بکەین هاوڕێ نەچۆینە سەر کۆڵی ئەوان و نەخستیونە ناو پەرلەمان ئەوان بە هەڵبژاردنی لە قونا و پارتی آخر بە دەنگی دەنگدەرانی خۆیان هاتوونە پەرلەمان بە کاک بێسون 98 لە کوردستان ئێوە دەستبەرداری ئەو پرۆژەیەتان دەبن لە سازانە حیزبەکانتانە ئێمە پرۆژەکەمان تەقدیم کردو هیوادارین ڕێکارە قانونیەکانی خۆی وەربگرێەوە بە مناقەشەکردن و قسەکردن لەگەڵ هەموو فراکسیۆنەکانی پەرلەمان بەڵێ ئەوە قسەی ئێستا و ڕابردوو کۆتامان بووە مەبەستمانە سیستەمەکە پەرلەمانی بێ سەرویکی هەرێم دەسەڵاتەکانی پرۆتۆکۆلی بێ لە نێو پەرلەمانی کوردستانە گرنگە یاسا کەسێک بێ یاسا و قانون ڕێگەی پێدا و مافێنەوەی سەرۆکی هەرێم لە 90 گاکە هەڵبژاردن بکرێ و لە ناو خەڵک هەڵبژێریان بێتەوە ناو پەرلەمان و لە ناو پەرلەمان هەڵبژێرە لە ڕابردوو لە ئێستا و لە ئایندا پارتی تاکە لایەن بووە کە خۆی لە سنگەری خەڵکی دابینی وە دەسەڵاتی خۆی لە خەڵک پەشگیری لە داوای خەڵک دەکەن لە مافی خەڵک دەکەن لەوە دەکەن کە ممارسەی حەقێکی مکتەسەبی سروشتی خۆیان بکەن کە سەرۆکی خۆیان ئەوانی ئەمان ینی ئێوە جیاواز لە خەڵک بیرەکەنەوە ئەمانیانە خەڵک دەنگ با بەڵام ئێوە جیاواز بیرەکەن خۆ لە عالەمێکی ترەوە ئەچیمان لە خەڵک جیاوازەکە ئەوەیە ئێوە لە خەڵک آخر ئەوەیە کاکە ئێوە دەتانەوێت بە 111 کەس دەنگ سەرۆکێک بۆ ئەم وڵاتە هەڵبژێرن کە ئەم وڵاتە گەورە و گرانە ئێمە دەمانەوێت بە 3 ملیۆن دەنگدەر سەرۆکی خۆیان بۆ بە یەکجار ئێمە دەمانەوێت لە پەرلەمانەوە هەڵبژێردرێ پەرلەمان موسسەیەکی هەڵبژێردراوی خاوەن شەرعیەتی گرنگی خەڵکی کوردستان لەکوێ ئەو شەرعیەتە وەرگرتووە لە خەڵکەوە وەرێگرێ لە خەڵکەوە بوون ئەو یەک مافت پێداوات ئیترتەوە انتخابات دەیکەین کاکە دەیکەین ئەوە کۆمسیۆن دەکەن نەک من و تۆ دەیکەین کاکە ئەوە کۆمسیۆن بڕیار دەدەن نەیوت یەکمانە من چاوەڕێی سەرۆکی حکوومەتم نامبینن بۆ نایبینن آخر سەرۆکی ئەوە کێشەی انتخابات نەکرێ سەر بە پەرلەمان نییە سەر بە پەرلەمان نییە من و تۆ بۆ ئەوەی بەشێک لە ڕاستی لای چیە بووە